وا بڕیارە کۆمەڵی ئیسلامی لەم هەفتەیە لە شاری سلێمانی کۆنگرەی چوارەمی خۆی ببەستێت. ئەندامانی کۆمەڵی ئیسلامی لە سنووری کەرکووک تەمەنای سەرکەوتنی کۆنگرەی کۆمەڵ دەخوازن و هیوای زۆریان لەسەر ئەم کۆنگرەیە هەڵچنیوە تا کۆمەڵی ئیسلامی بتوانێت گۆڕانکاری بکات و کارەکانی زیاتر بەرەو پێش ببات. داواکارم ئینشاڵڵا ئەم کۆنگرەیە ببێتە بە خۆداچوونەوەیەک بۆ کۆمەڵی ئیسلامی لە ڕووی پەروەردە، لە ڕووی بە خۆداچوونەوە زیاتر پابەندبوون بە قورئان و سونەتەوە و زیاتر دڵسۆزی دەربڕینی خۆی بۆ ئەندامان و بۆ خەڵکی عامی کوردستان وەکو چۆن بوێرانە لەمە پێش دیفاعی کردووە و لەبەری گەلدا بووە. ئینشاڵڵا لە دوای ئەم کۆنگرەیش کۆمەڵە خەڵکێکی گەنج و خوێنگەرم دێنە پێشەوە بۆ زیاتر درێژە پێدانی ئەو چالاکی و ئەو هەڵوێستە نەگۆڕانەی کۆمەڵی ئیسلامی کە لەمە پێش هەی بووە. کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی کۆنگرەیەکی سەرکەوتوو بێ، لە کۆنگرەکانی تری زۆر سەرکەوتووترانە بێ. ئەلحەمدولیلا کۆنگرەکانی پێشووی سەرکەوتوو بووە، بەڵام تەمەنای ئێمە وەکو ئەندامانی کۆمەڵی ئیسلامی بە تایبەتی لە سنووری ناوچەدا بێنراوەکانە کۆنگرەیەک بێ کە خاوەنی بڕیار بێ، خاوەن ئەوە بێ بەیانی بۆ ئەم ناوچانە بتوانێت بڕیاری یەکلاکەرەوە بدا، بتوانێت خزمەت بە ناوچەدا بێنراوەکە بکا. بە تایبەتی کەرکووک دیارە لە کۆنگرەی ئێستا لە کات و ساتێکا کە ناوچەکە بەگشتی بە عقارێکە ڕواچاوڕانی گۆڕانکاری زۆری لێ ئەکرێ. ئێستا کۆمەڵی ئیسلامی پێویستەکە نوێبوونەوە بەخۆیەوە ببینیە، شتێکی نوێ بێنێتە کایەوە کە بتوانێت لە ساحەی سیاسی کوردستانە زۆر جەریئانە کە ئێستا زۆر ئەلحەمدولیلا جەریئن بەرامبەر ئەو گەندەڵی و نەعەدالەتەی کە لە کوردستان و عێراقا هەیە بتوانن لەوە زیاتر داکۆکیکەرێکی سەرسەختی مافەکانی گەلی کوردستان بن. کۆمەڵی ئیسلامی ئەم کۆنگرەیە لە کاتێکدا دەبەستێت هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە پێشبینی گۆڕانکاری لێ دەکرێت. بۆیە ئەندامانی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی بە پێویستی دەزانن کۆمەڵ بە ڕاستپاردە و بڕیاری گرنگەوە کۆنگرە سەرکەوتوانە تێپەڕێنێت. ئەم حیزبە چاوەڕوانی کاری گەورەی لێ ئەکرێ ئێستا لە کوردستانە، چونکە تاکە حیزبی گەورەترین حیزبی ئۆپۆزیسیۆنە لە کوردستانە چاوەڕێ ئەوەی لێ ئەکرێ هەنگاوی گەورە بنە و جێگرەوەیەک بێ بۆ ئۆپۆزیسیۆنەکانی ڕابردوو کە لە ڕابردووە بوون و ئێستا نەماون. و دیارە کۆمەڵی ئیسلامی خەڵکی زۆر ئومێدی لەسەر هەڵچنیوە و لە هەموو چین و توێژەکان چاوەڕێی کاری باشن و پشتیوان بەخوا ئێمەش چاوەڕێی ئەوە ئەکەین کە لە دوای ئەم کۆنگرەیە هەنگاوی جدی بنرێ بۆ ئەو بابەتە. کۆمەڵی ئیسلامی کوردستان وەکو هێزێکی سیاسی ئیسلامی کاریگەری خۆی لە ناوچەکەدا هەیە. هاوڵاتیان و چین و توێژە جیاوازەکان چاویان بڕیوەتە ئەم حیزبە تا بتوانێت هەمیشە وەکو هێزێکی کاریگەری ئۆپۆزیسیۆن لە ساحەی سیاسی کوردستان لەبەرەی خەڵک بێت و داکۆکی کارێکی جدی مافەڕەواکانی هاوڵاتیانی کوردستان بێت. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.